یەکێکی ناموراد کە یەکەم سکی دوانەیەکی کچ بوو ئەو بووکی بنەماڵەیەک بوو کە چاوەڕێی کوڕ بوون هەردوای لەدایک بوونی من و خوشکەکەم دایکمیان دەرکرد. ئێمە وە کوڕخراوی ئێمە بۆ ماوەی 3 ڕۆژ بە بۆنەی کەمپینی 16 ڕۆژی بەرەنگاربوونەوەی توندوتیژیەوە ئەم چالاکیەمان ئەنجامیاوە. چالاکیەکە بریتە لەوەی کە کۆمەڵێک پەیکەری کۆمەڵێک ئافرەتمان لێرەیە پیشانیاوە عرض کردووە. ئەو ئافرەتانە بە بۆنەی کوژراون لەسەر شەرەف، چیرۆکەکان جیاوازن، هەریەکیان لە کۆمەڵێک ناوچەی جیاواز وەرگیراوە. ئەمانەوێت جەخت لەسەرەوە بکەینەوە کە ئیتر کوشتنی ژنان بەستە بە ناوی شەرەفەوە. توندوتیژیەکان جیاوازن، بەڵام ئەوەی کە هیچ چارەسەرێکی تیان نامێنێتەوە بێگومان کوشتنە، یعنی کە ئەگات حاڵەتی کوشتن لە دوای ئەوە چارەسەر ناکرێت. کۆمەڵێک توندوتیژی زۆر جیاواز هەیە، بۆ نمونە توندوتیژی جەستەیی هەیە، دەرونی هەیە. ئەوەی کە لای ئێمە زۆر باوە زیاتر توندوتیژی دەرونیە کە ئێستا لەناو خێزانەکانە زۆر جار پیاوەکە پەنا ئەباتە سەر ئەوەی کە لە بەرەوەی تووشی دادگاییکردن و کۆمەڵێک ئیجراعات نەبێتەوە بەس توندوتیژی دەرونی بەرامبەر بە ژنەکە ئەکات، بەڵام بێگومان شێوەکانی تریشمان هەیە. هەموو جار جەختمان لەسەرەوە کردوتەوە کە هۆشیاری زۆر گرنگە. ئەنجا هۆشیاری لە پێویستە لە سەرەتاوە دەست پێ بکات، پێویستە لە مەکتەبەکانەوە دەست پێ بکات، پێویستە دەستپێشخەری لەلایەن پەروەردەوە بێت. ئێمە چۆن ئەو ڕۆڵانە گەورە ئەکەین کە چیتر باسی جیاوازی جەندەری و باسی یەکسانی بکەن لە ناو خۆیان، واز لەوە بێنن کە من کوڕم تۆ کچی تۆ پێویستە شین بپۆشی، من پێویستە سوور بپۆشم. پێویستە ئەم کولتورە نەهێڵین بۆ ئەوەی توندوتیژی کەم بێتەوە.